بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بخير بن همولايك ديارة أما يكم كونغري سرطاني ممكة كالعراق بسري، والحمد لله يكم شوينة كبيري لم بابا كردوتوا سليمانية وسمارتا. ئێمە ئەمڕۆستاین بە بەستنی یەکەم کۆنگرەی شێرپەنجەی مەمک لەسەر ئاستی عێراق. دیارە نەخۆشیەکە بەهۆی زۆربوونی و بەهۆی تەشەنەکردنی و بە بۆنێ ئەو ژینگەی کە لە دەورمان هەیە، نەخۆشیەکە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات. کاتی خۆی لە تەمەنێکی دوای چلا دەستی پێیەکرد، ئێستاکەنە بەداخەو لە تەمەنێکی زووترا سەرهەڵەدات. بۆیە پێویستە کات هەم لەسەر ئاستی دکتۆرەکان وریابن کە چی ئەکرێ بۆ نەخۆشەکانمان، چۆن تەشخیص ئەکرێن، چۆن سکرینیان بۆ ئەکرێت، چۆن مۆمۆگرافی ئەکرێت، چۆن کۆر بایپسی ئەکرێت، چۆن حتا ئەگاتە مۆزوعی مۆلیکولەر و جینات، و دواتر چۆن چارەسەری ئەم نەخۆشیە ئەکرێ لە ڕێگەی عیلاجی کیمیاوی و تیشک و عەمەلیات و عیلاجی بایۆلۆجی و بەشەکانی تر. بۆیە ئەمڕۆ محاولەکەین ئینشاءڵڵا ئەپدەیتی ئەوەی کە ئەمڕۆ لە دنیای ڕۆدا لەسەر ئاستی جیهانە لێرە بیشتر پێێنین بەجووی دکتۆرەکانمانە و تازەترین لە بەحث و لە گایدلاینەکان پێشکەشکەین بۆی کە هەمویان ئاگادار بن، و دواتریش ئەمە ئاگادارکردنەوەیە بۆ خەڵک، بۆ گەنجەکانمان، بە تایبەتی بۆ خوشکان و بۆ ئافرەتانمان، بۆ ئەوەی کە بۆ خۆیان سکرینی خۆیان کردن هەر ناو بەناوێک، بۆ ئەوەی کە ئاگاداری وەزعی سەحی خۆیان بن لە ڕێی پشکنینی خۆیەوە، لە ڕێی سۆنەرەوە، لە ڕێی مۆمۆگرافیەوە، دواتر ئەگەر لە عایلەیە هەبوو لە ڕێی جیناتەوە، لە ڕێی ئێمارایەوە مەفروضە وریای خۆیان بن و ئەبێ دکتۆری پسپۆر بیان بینێ. ئەوەی کە ئەمڕۆ گوزارێت نیعمەتێکی چاکە، الحەمدولله، ئەبێ دڵمان پێی خۆش بێ. بەڕاستی ڕووی سلێمانی کە زۆر جار لە هەواڵەکانە بەداخەوە ئەیبیستین و هەمووشتان کەڤەرێکن بەداخێکی زۆرەوە، هەموو پشێوی و هەموو کوشتن و هەموو ناڕەحەتیەک کە لە سلێمانیە ڕووەدابێ هەموو دنیا پێمان بزانێ، بەڵام کە یێتە سەر بابەتێکی علمی ئەم بابەتە خەفە ئەکرێ و لە سوچێکە لە گۆشەیەکی بەسیتە لە دقەیەکە پەخشەکرێ و کەس جووی لە نابێ. مەفروضە ئەم ڕووداوە بێ بە ڕووداوێکی گەورە و گرنگ بێ بە ئیڤێنتێک خەڵک بزانێت لە سلێمانیە کاری گەورە ئەگوزەرێ، و سلێمانی ئەمڕۆ بێ بە قیبلەی عیلم بۆ دکتۆرەکان و بۆ پسپۆرەکان. ئەمڕۆ جەنابتان ئاگادارن لە ئەمریکاوە هەتاوەکو بەریتانیا، هەتاوەکو دووەلی خلیج، هەتاوەکو دکتۆرە پسپۆرەکانمان لە سوید، لە عێراق، لە قەتەر، لە ئیمارات بەشدارن لەم کۆنفرانسەیە. ئەو مژدەیەکی خۆشە الحەمدولله، خەڵک ڕوویەکی تری ئەم شارە ئەبینێت کە ڕۆ عیلمەکەیەتی. بۆیە هیوادارم ئینشاءڵڵا بتوانن جوانترین کەڤەرکەن و بتوانن ئەو ئیهتیمامەی کە ئەم بابەتە ئەی خوازێت، چونکە ئەم نەخۆشیە بەرەو ئەو نەزیادکردن ئەچێ کە لە هەندێک لە داتاکانە ئەڵێ لە هەموو سێ ئافرەتێ تووشی ئەم نەخۆشیە ئەبێ. کلیلی چارەسەری ئەم نەخۆشیەش زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکەیە. بۆیە هەتاوەکو زوو بتوانی فرەی نەخۆشیەکان بکەوین و بتوانی زوو چارەسەریان بکەین، نەتیجەکەمان زۆر باشترە لەوەی کە نەخۆشەکە لە دەست دەرچێ و دواتر پارەیەکی زۆر و سەرمایەکی زۆری تیا سەرف کرێ و دواتر نەتیجەکەمان خوا نەخواستە بە سلبی تەواو بێ. بۆیە هیوادار ئینشاءڵڵا ئەم ئیڤێنتانە لە کوردستانە زۆر بوون. ئێمە ساڵ پار یەکەم کۆنگرەی سەر ئاستی شەرقی ئەوسەطمان کرد بۆ غودەی دەرەقی کە لە زۆربەی وڵاتانەوە خەڵکمان بان کرده بوو و ئامادەبوونێکی زۆر بە قووەت هەبوو ماوەی دوو ڕۆژی خایان، و توانیمان هەنگاوێکی گەورە بنین لەو بوارەیە کە بۆ یەکەم جار بوو لەو ئاستەیە خەڵک کۆ بکرێتەوە. بەداخەوە تەختەیەکی عەلامی نەبوو. هیوادارین ئەمەش ئاوانە بێت. هیوادارین ئینشاءڵڵا ئەم ئیڤێنتە هەمومان بتوانین دەنگ و سەدای بگەێنین و بتوانین بەردەوام بین و بتوانین ئەمە چۆن یەکەم ئیڤێنتە لێرە دەستی پێکردووە دوایین ئیڤێنت نەبێ و بتوانین بەشەکانی تر هەر ئەم ماوەیە لەسەر ئاستی دەرچەی مل و سنگە مؤتەمەرێکی گەورەی عالەمی کرا کە لە ئەوروپا و لە شوێنەکانی ترەوە خەڵک هاتبوون، کەواتە سمارت وەرچەرخانە فعلەن و دەست پێشکەرە لە هەموو ئەو ئیشانەی کە لەسەر ئاستی عالەما ئەکرێ، و توانیمانە الحەمدولله ئێمەش خەرمانێک یاخود مەڵەوێ بخەینە سەر خەرمانی ئەو عیلمەی کە ئیساکێنە هەیە، و الحەمدولله دوانە کەوتوین و بەعکسەوە لە پێشەنگاین، و ئێمە یەکێکە لەو سەنتەرانەی کە
ئیشێکی گەورەمان کردووە لەم بوارەیە و نەخۆشێکی زۆرمان هەیە بەڵکو ئەتوانین بڵێن درێنیجی نەخۆشەکانی بەغدا و عێراق و شارەکانی تریشمان کردووە بگرێت لە وڵاتانی تریشەوە دین ئەوەی کە لەم مؤتەمەرەیە ئەگوزارێت نەک هەر تازەگەریەکانە بەڵکو خۆشمان نوێگەریمان کردووە لە بوارەکەیە هەر ئەمڕۆ لە محازەرەکەی ئێمەیە دوو داهێنانی گەورە باسەکرێ لە بواری نەشتەرگەری مەمکە کە خۆمان دامانهێناوە خۆمان خاوەنین و خۆمان بەڕووی عالەمە پەخشەکەینەوە و بەناوی خۆمانەوە ئەبێ و هەر لێرەوە ڕەخنەمان لە گەورەترین قۆناغبەندی شێرپەنجەی مەمک گرتووە کە ناردوومانە بۆ جۆرناڵەکانیش پێیان نەڵێین ئەو قۆناغبەندی کە ئێوە کردوتانە ئەم هەڵەیی تایە تکایە چاکی کەن بۆ ئەوەی کە ئەم هەڵەیە بەسەر عالەمان تێنەپەڕێ واتە ئێرە الحەمدوللا ئەبێ بە نوقتەیەکی تەرکیز و وەرشەرخانێک نەک بۆ ناو خۆمان بگرە بۆ دەروی خۆشمان بەخێر بن سەر چاومان سەرکەوتوو بن ئینشاءالله و لە خزمەتانەین وەکارە دیارەکان وەڵا خەتای ئێوەیە گەنجەکانشن نایەنن دواکەون گەنجەکانمان سەفەرەکەن بێم و چەند خۆگلەیەکانی زۆربەی لەسەر ئەوان نییە بێکارن ئەم دواکەوتنی موچەیە دواکەوتنی زەواجی بەدوایە دێ دواکەوتنی مناڵی بەدوایە دێ دواکەوتنی شیردانی بەدوایە دێ ئەمانش بۆ خۆی هەمووی تەسیری سلبی ئەکات بەداخەوە خوشکانی خۆشمان ئافرەتەکانمان بە مناڵێ دوو مناڵ ئیکتیفاکەن و شیری خۆیانی پێنادەن دوو ساڵەکە تەواو ناکەن مەفروزە هەموو ئافرەتێک کە مناڵە خاتەوە 12 دانە ساڵ شیر بە واتە نیو دەرزەر مناڵ بخاتەوە کە ئاکاتە 6 دوای هەرێکە 2 ساڵ شیری باتێ بۆ ئەوەی کە 12 ساڵەکە تەواو کا و زۆربەی کات پارێزراوە بە ئیساکە نێمە ئافرەتی بەتەمەنمان بۆ دێ ئافرەتەکە خۆی هیچی نییە چکە شیری زۆردا و پارێزگاری خۆی بۆ خواردنی تەندروست بووە بەڵام کشەکانی توش بوون کە کشەکانی هەماڵ هەڵگری بۆ ماوەی ئەم دایکە بوون بەڵام دایکەکە شیری داوە و ژیانی تەندروست بووە و لە ژینگەیەکی تەندروستا بۆ توش نەبووە بەڵام ئەو کاریگەریانەی کە لەسەر مناڵەکانی دەرکەوتووە لێرانەیان نییە جا ئەو خواردنانی کە هەیە ئەو خواردنانی کە ئێمەی خۆین بەداخەوە خواردنی تەندروست نین ئەو خواردنانی کە لە قوتوو ئەنرێن و مادەی حافیزەیان تایە هەمویان خراپن و شتێکی تر کە بەڕاستی بەڵایەکە ئەم تیشک و ئەم ئەپیسەی کە لە دەورمانە ئەمەش بۆ خۆی ژینگەیەکی زۆر خراپی بەرامبەر دروست کردوین ژینگەیەکی تر هەیە پێوتێ ژینگەی ڕووناکی شەو واتە تەلەوثی ضەوئی ئەوەی کە ئێمە هەتانی وە شەو بەخەبەرین هەتا بەیانی خەڵک دانیشێت ناخەوێت لە دوای بەیانیەوە یاخود پێش نوێژی بەیانی بەداخەوە بە ماوەیەکی کەم ئەم تێکچوونی سیستمی خەوە گەورەترین سەرچاوەی نەخۆشیەکانە بۆ ئادەمیزاد باسی کۆمەڵی ئەو کارانی کە ئێستا باس کرد هەر پشتبەستن بۆ کارانە و ئەو ژینگەی کە ئێستا ئێمە دەیدەژین دەکرێت بڵین ئامارێکی ئەوەندە مەترسیدار هەیە پێوەست بە شێرپەنجە بەڵام بڵاو ناکرێتەوە یا ڕاناگەیەنرێت لە دەست دەرچوو بێت شێرپەنجە هەر بە عام زیادەکە نەک هەر لە مەمکە لە هەموو بوارەکانی ترا زیادەکە شێرپەنجەکانیش بەردەوام ئێمە هۆشداریە دەین ئاگاداریانەکەینەوە کە سەرچاوەکانیان دیاریەکەین هەر لە جگەرەوە هەر لە مەیەوە هەر لە ئەو بەنزینە پیسانە هەر لەو خواردنە خراپانە هەر لەو مەیکەپ و میکیاجانەی کە ڕووەکەنە ئەم وڵاتە هەموو ئەمانە ژینگەیەکی پیسن هەم لەو بورجانەی کە بەردەوام تیشکە بەخشن لەو مۆبایڵە لەو ئینتەرنێتە لەوەی کە ئەگوزارە بەڕاستی ئەمانە هەمووی خراپن و بەردەوامی شۆژداریمان داوە و نیسبەی ئێمەش لەگەڵ نیسبە عالیمەکانە فەرقی نییە بەڵکو زۆر جارە بینی لەوانەیە لە هەندێک وڵات خراپتر بین ئێستا لە هەرێمی کوردستانە ئەو پێشکەوتنی کە جەنابەت باس لەڕووی ئاگەر و پێداویستی چارەسەرکردن بۆ تا ئێستاش زۆربەی نەخۆش بە دەرەوە بەستێ ئەم متمانەیە لە ماوەدا ناوخۆی هەرێمی کوردستانە جوانە ئەوەی کە لە عالەمە ئەکرێ و هەیە لە ڕووی تەشخیصەوە ئەلحەمدولیا لە وڵاتی خۆمانە هەیە وەکو مژدەیەکی خۆش پێتان بڵێم 150 کەس ناویان نووسیوە بۆ ترێنین و ڕاهێنان لە سمارتە کە سبەینە ئینشاءڵڵا تەدریبەکانمان دەست پێیەکە لە بوارە جیاجیاکانە واتە فێریانەکەین چۆن سۆنەرکەن تۆ چۆن زەرعکەن چۆن ڤاکیومکەن چۆن پاتۆلۆژی بخوێننەوە چۆن مەمۆگرافی بخوێننەوە هەموو ئەو ئەشیزانە لای ئێمە هەیە لەخوا بەزیابێ سیرۆتاتیک هەیە ڤاکیوم هەیە ئێمارای هەیە هەموو ئەوەی کە ئێمە مۆلیکولەر هەیە هەموو ئەمانە
کە لەوانەیە جەنابتان لە مەسەڵەحەکان زۆر تێ نەگەن بەڵام گرنگەوەیە بزانن هەموو ئەوەی کە لە دەرەوە هەیە لێرە هەیە زائیدەن خیبرەکەش کە الحەمدولیا لەگەڵ یاەتی ئەو خبرەی کە خەڵکی ئێمە هەیەی دکتۆرە پسپۆڕەکانی کوردستان و عێراق خەیانە باوەڕ ناکەم لە شوێنی ترا هەبێ چکەوەی کە ئێمە لە هەفتەیە کە ئایبینین خەڵکی تر لە ساڵێک ئایبینێ بۆیە هیچ خەمێکیەوەتان نەبێ الحەمدوللا هەموو بوارەکان تەختیە کراوە و ئەو پێشکەوتنی ئەمڕۆ ئەو جیهازەی کە ئەمڕۆ لە هەر وڵاتێکا دەرەچێ بۆ دوو سبەی لە کوردستانە وجودی هەیە الحەمدوللا دەستیەوەش خۆش بێ بەخێر بن سەر چاومان سەلام عەلەیکوم سمارت وەرچەرخانە